إن الحمد لله تعالى نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ثم أما بعد. مسلمان برزكان خير أرمتي درمان بيت باس بابتي استقامة دكين واتا بردوان بون لسر رقاي راست بابزانين استقامة شيا وشون بردوان بين وبشي دبيت وأو بربستانە چین کە دێتە سەر ئستیقامە و ڕێگای ڕاستی ئێمە و چی شتێکە بێتە یارمەتی دەرمان و چۆن ئستیقامەمان هەبێت و بەردەوام بین لەسەر دینەکەی خوای پەروەردگار. سەرەتا دەبێ بزانین ئستیقامە بەوە دەبێت کە تۆ لەسەر ڕێگاکەی خوای پەروەردگار و شەریعەتی خوای پەروەردگار بەردەوام بیت و شەریعەتی خوای پەروەردگار بریتیە لە ئەمر و نەهی. خوای پەروەردگار فەرمانی هەیە کە تۆ جێبەجێ بکەیت و ئەوەشی نەهی و حرامە لێی بەدوور بیت و ئەوەشی کە خوای پەروەردگار واجبی کردووە بە جۆرەی توانای خۆت جێبەجێکەی و لە حرامەکان دوور بیت و اعتقادشت پێ هەبێت کەوا بووی تۆ کەسێکی مستەقیمە بیت. بەڵام زۆر جا ئەو پرسیارە ئەکرێ ئەگەر من مستەقیم بم لەسەر ڕاستە شەقامەکەی ئیسلام بەردەوام بم ڕێگای ڕاستم گرتە بەر سوودەکانی چییە؟ بەرهەمی ڕێگای ڕاست چییە؟ خوای پەروەردگار لە دوو ئایەتە بۆمان باسی ئستیقامە کات و سوودی و قازانجی ئستیقامەت بوون و بەردەوام بوون لەسەر ڕێگای ڕاست. لە ئایەتێک لە سوورەتی ئەحقاف و لە ئایەتێک لە سوورەتی فصلت قال الله تعالى إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون. وقال تعالى إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم. پەروەردگار مان دەفەرمێ ئەوانەی کە بەدەم وتیان ربنا الله پەروەردگاری ئێمە ئەڵڵایە نەبوودایەکە و نە عیسایە نە موجرمێکە و نە شەخصێکە و نە تاغوتێکە نە قەبرێکە و نە شەخصێکە. قالوا ربنا الله کەواتە اعتراف بوون و ئیمان بوون دان پێدان بە ڕبوبیەتی خوا و بە ئولوهیەتی خوای پەروەردگار ئەمە سەرەتای ڕێگای ڕاست و ئستیقامەت بوونە لەسەر دینەکەی خوای پەروەردگار. چونکە إن ربي على صراط مستقيم إن الذين قالوا ربنا الله لپاشاندا بعملي تطبيقيان کرد ثم استقاموا ئەو جا لەسەر ئەو ڕێگا ڕاستە بەردەوام بوون ئەم لەو ئەولایان نەکرد لێیلایان نەدا بەڵکو لەسەر صراط المستقيم بەردەوام بوون و لێیان نەدا و انحرافیان نەکرد. ثم استقاموا ئێکە ئێمە ئیمانمان هەبێ بەخوا ولەگەڵ ئەوەشە بەردەوام بووین
خی پەروەردگار چۆن تەعاملمان لەگەڵاکە تتنزل عليهم الملائكة لكاتي سر مرقا فريشتي روح كيشان ديتا ديار سرد ديتا ديار روحانتكت مجدد بيددا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا خمتان نبت خفد مخون لداهاتوتان أويك ببيشتان ديت هيش خمي لي مخون هيش خفتي لي مخون ترستان نبي أمرو إيوة أمينا بو چونکە لە دنیا ئێوە کەسانێک بوون ئیمانتان بەخوا هەبوو موحید بوون و لەگەڵ ئەوەشە بەردەوام بوون لەسەر ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگار سارد نەبوونەوە کۆڵتان نەدا ئەلا تەخافوا ولا تەحزەنوا مەترسێن لەوەی کەوا لە داهاتوو تووشتان نەبێت مەترسێن لە پرسیارەکانی ناوگۆڕ ترسی عەزابی گۆڕتان نەبێت ترسی نەکیر و مونکەرتان نەبێت ترسی زیندووبوونەوەتان نەبێت ترسي دوزختان نبي ترسي روجي قيامته محاسبتان نبي ألا تخافوا ولا تحزنوا وخمي رابردوشتان نبي من ألتان بجيه هشتوا خيزانتان بجيه هشتوا براتان بجيه هشتوا دايك باو هيش خمي أوتان نبي تجارتان سيارتان خانوتان إن الله يتولى الصالحين بويا ألا تخافوا ولا تحزنوا أجا كسيك خوفي نبيت واروها خمشي نبت أو كسا براسي بختورة لسعادة لأمن آسايش دا لروجي قيامة أولئك لهم الأمن وهم مهتدون أو كسانه هداية دراون أو كسانه لسر رقاي راسا كواء لا خوف عليهم ولا هم يحزنون لباشا عند أخوي تعالى فرمين وأبشروا مزقيني بي بوتان مزقيني بي بالجنة التي كنتم توعدون بەو بەهەشتەی کەوا خوای پەروەردگار وعد و بەڵێنی پێتان دابوو لە دنیا بۆ کێ بۆ کەسانی کەوا مستەقیم بوون بۆ کەسانی کە قالوا ربنا الله چونکە براکانم زۆرێک هەبوو وتیان ربنا الله بەڵام استیقامەیان نەبوو سارد بوونەوە لە دینەکەیان خەڵکانێک هەبوون خەریکی طاعەت و عیبادەت بوون بەڵام ئەمڕۆ دەستبەرداری دین و عیبادەت بوون وەکو بەرجێک لە لاشەیان بوو دایانکەن و فڕێیاندا بەڵام إنساني باوردار واعبد ربك حتى يأتيك اليقين بردوام بي لسد أو ريقا راسنك خواي پروردگار نخشي بود ششاوة أو كاتتو رزقار تبيا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة خواي پروردگار فرمي إما هاوري إيوه بوين إما دوستي إيوه بوين إما خوشويستي إيوه بوين إيوش خوشويست بوين لا إما ولي إيوه بوين لا دنيا دا إما نصرتي إيوه ما ذكر إما پشتیوانی إيوه بوين سرخري إيوه بوين نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة وخمي قيامتان نبي هر أمرو لروجي قيامت كرزقاتان بيت أمرو لسد أو وعدو بلنيك خواي پروردگار بعبدكاني داوا أمرو رزقاتان نبي ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون هر طلبك تهي لبهشتا داوایك بۆ جێبەجێ ئەکرێ ئەوەی نەفست ئیشتیهایەکە و حەز و ئارەزوەکانت حەزت لە چییە بانگی کە و خوای پەروەردگار بۆ دێنێتە بەردەست کەواتە وەلەکم فیها ما تدعون ئەم ڕێز لێنانە بۆ چێ نوزولا واتە ئەم ڕێزە بۆ کەسانەیەکەوە قالوا ربنا الله ثم استقاموا ڕێز لێنانێکە لایەنی غەفور ڕەحیم ئەو پەروەردگارەی کەوا زۆر بەبەزەییە و بەڕەحمە بۆ عەبدەکانی کەواتە برا بەڕێزەکانم سوود و قازانجی بەردەوامبوون لەسەر ڕێگای ڕاست ئەوەیە کە خوای پەروەردگار لەسەرە مەرگا مزگێنیت پێدا لەسەرە مەرگا پێت دەڵێن ئەلا تەخافوا ولا تەحزەنوا وەروەها وأبشروا بالجنة التي كنتم توعدون لەوەیە کەسێک پرسیار بکە باشە بە ئەندازەی چەند و مقدارێ چەند بێت من لەسەر ڕێگا ڕاستەکەم خەڵکێکە لە من ناتوانم سەد لە سەد جێبەجێی کەم بەردەوامبوون لەسەر ڕێگای ڕاست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سددوا أو قاربوا ئەگەر توانیت سەد لە سەد دیندارێتی بکەیت دەبێ بیکەیت بەڵام خەڵکێکە ئەڵێ من ئەگەر سەد لە سەد تەطبیقی نەکەم ئەوە هەر نایکەم تەواو نەخێوان نییە هەڵەی چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وقاربوا نێزگیکەوە چونکە براکانم استقامت بوون لەسەر ڕێگای ڕاست معنای ئەوە نییە کە تۆشی گوناه نەیت معنای ئەوە نییە کە تۆ تاوان نەکەیت نەخێر
استقامت بوون لەسەر ڕێگای ڕاست دائما مەطەبات هەیە لەسەر ڕێگای ڕاست شەیطان دێ ئەوێ لە خشتت بەرێ ممکنە تووشی حرام خواردن بی ممکنە تووشی تاوانی گەورە گەورە بیت بەڵام هەر لەبەر ئەوەیە خوای پەروەردگارە فەرمێ فاستقيموا إليه واستغفروه وويل للمشركين دەی استقامت هەبێ خوای تعالی فەرمێ واجبە 100% دیندارێتی بکەیت بەڵام لە پاش استقامە خوای تعالی فەرمووی واستغفروه داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارکەن واتە ئەو کەم و کورتیانی کەوا لە کاتی ڕێگای ڕاست گرتانە بەر تووشی تاوان بوون تووشی پێخلیسکان بوون تووشی زەلە بوون تووشی گوناه بوون واستغفروه استغفارکەن بگەڕێنەوە بۆ لای خوای تعالی ئینابەتانە بێت تەوبە چونکە التەوبە تجب ما قبلها ئەو هەر کەسێک تەوبە بکە ئەوە خوای پەروەردگار لە گوناهەکانی خۆشە بێت کە لە گوناهت خۆش بوو ئەو جا خوای گەورە ئەتێنێتەوە سەر ڕێگای ڕاست کەواتە ئینسانی باوەڕدار ئەو کەسە بەختەوەرەکەوە لەسەر ڕێگا ڕاستەکە بەردەوامە بێ هەتاکو خوای پەروەردگار ڕەحمی پێ بکا و ئیکرامی بکا و جێ ڕێز لێ نابێ لە ڕۆژی قیامەتە بیکاتە بەهەشتەکەی خۆی داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی ڕەحممان لێ بکا و بەختەوەری دنیا و قیامەتمان کە وأخير همولات ما خيرك وصلى الله وسلم على نبينا محمد. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه چۆن بەردەوام بین لەسەر ڕێگای ڕاست و ئیستیقامەمان هەبێت و چی شتێک ئەبێتە یارمەتی دەرمان بۆ ئەوەی ئێمە کەسێکی مستەقیم بین على صراط الله المستقیم خاڵ یەکەم دەبێ پشت بە خوای گەورە ببەستین داوای یارمەتی و مەعونەت لە خوای پەروەردگار بکەین چونکە نابێ بە عیلمەکەمان بنازین و نابێ بە عەمەلی صالحی خۆشمان بەکردەوەی خۆشمان بنازین ئەگەر بێت و لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە بگەڕینەوە بۆ قورئان خوای تەعالی دوو نمونەمان بۆ باسەکات خەڵکانێک هەبوون ئەهلی علم بوون لەوانە بەلعامی کوڕی باعوڕا کابرا عالم بوو داعی بوو بانخواز بوو خەڵکی بانگەکرد بۆ لای دینەکەی خوای پەروەردگار بەڵام چونکە داوای یارمەتی لە خوای گەورە نەکرد پشتی بە خوای گەورە نەبەست لە ئاخیرە خوای پەروەردگار گومڕای کرد و سەرلێ شێواری کرد واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين بۆ لەبەر ئەوەی زۆر مەغڕور بوو بە عیلمەکەی خوای گەورە هیدایەتی نەدا بەردەوام نەبوو استیقامەی نەبوو لەسەر ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگار ئەوەی تریان لە سوورەتی حەشرە خوای تەعالی باسی بەڕەسیسا کات فكان عاقبتهما أنهما في النار خالدين فيها بۆ چونکە ئەم کەسە خاوەنی طاعەت و عیبادەت و عەمەلی صالح بوو ئەهلی تەقوا بوو بەڵام مەغڕور بوو بە تەقواکەی مەغڕور بوو بە عەمەلەکەی بە عەمەلە صالحەکەی بۆیە لە نەتیجەیە خوای پەروەردگار ئەوشی گومڕا کرد و تووشی فیتنەی شەهەوات بوو لە ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگار لایدا کەواتە لا حول لنا ولا قوة لنا إلا بالله دەبێت داوای یارمەتی لە خوای پەروەردگار بکەین دوعا بکەین یەکێ لە دوعاکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لدواي همو تحياتك أي فرمو اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتي أي پروردگار یارمەتی دەرم بی کە بۆ ئەوەی بتوانم سوپاسی خۆی سوپاسی تۆ بکەم بتوانم ذکر و یادی تۆ بکەم و بتوانم حسن عبادتك بە جوانی عیبادەت و پەرستنی تۆ بکەم ئایا ئەم عیبادەتانە ئایا ئەم دوعایانەمان کردووە براکانم والله زۆر خەتەرە چاوتروکانێک خوای پەروەردگار تەسلیمی نەفسی خۆمان بکە والله گومڕابین بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەیفەرموو يا حي يا قيوم برحمتك أستغيث ولا تكلني إلى نفسي طرفة عين أي فرمو أيو كسيكوا حي قيوما أيو كسيكوا هموش تشي راقل دوا كزين دوا تسليمي نفسي خوم منك أقد چاوتروکانێک بێ والله خوای پەروەردگار بۆ یەک چاوتروکانێک تەسلیمی نەفسی خۆمان بکە والله گومڕابین والله سەر لێ شێواوە بین بەڵام وإن النفس لأمارة بالسوء نفسەکەمان ئەمرمان پێکا بە خراپە بەڵام ئەوەیە کە خوای پەروەردگار
داوای یارمەتی لێ بکەیت و پشتی پێ ببەستی ئەو کاتە خوای گەورە ڕزگار دەکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار دوعایە کرد، ئەی فەرموو یا مقلب القلوب ثبت قلبي على طاعتك اللهم ثبت قلوبنا على طاعتك ودينك يا رب العالمين. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعانی زۆرە کرد. بۆیە براکانم ئاگادار بین بە هیچ نەنازین، نە بە پارەمان، نە بە مەنسەبمان، نە بە عەمەلمان، نە بە عیلممان، بە هیچ شتێک، نە بە جوانیمان، بەڵکو داوای یارمەتی لە خوای پەروەردگارکەین بۆ ئەوەی ڕزگارمان بێ و ئیستیقاممان هەبێ. بۆیە خوای تەعالا فەرمێ فأما الذين آمنوا بالله واعتصموا به فسيدخلهم في رحمة منه وفضل ويهديهم إليه صراطا مستقيما. هر کەسێک ئیمانی بەخوا هێنا لە پاشاندا واعتصموا به واتە داوای یارمەتیان کرد لە خوای پەروەردگار، پشتیان بەخوای گەورە بەست، ئەو کاتە خوای پەروەردگار ويهديهم إليه صراطا مستقيما. خوای گەورە ئەو کەسانەش ڕزگارەکە بۆ سەر ئەو کەسانەش هیدایەتەدا بۆ سەر ڕێگای ڕاست. بەچی؟ آمنوا بالله واعتصموا به. کەواتە ئەم دوو خاڵە گرنگە براکانە بۆ ئەوەی لەسەر ڕێگای ڕاست بەردەوام بین. خاڵێکی تر لە دوای ئەوەی کەوا پشتمان بەخوای گەورە بەست تەوەکولمان لەسەر خوا بوو بۆ ئەوەی خوای گەورە یارمەتی دەرمان بێ لەسەر ڕێگا ڕاستەکە بەردەوام بین. دووەم خاڵ عەمەلی صالحە، چونکە خوای تەعالا فەرمێ لە سوورەتی نیسا ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما. دەفەرمێ خوای پەروەردگار خۆ ئەگەر بێت و ئەو خەڵکە جۆڕا بگرن، بەس جۆڕاگردن نا، ما يوعظون به، ئەگەر بێت و لە دوای ئەوەی کە فەهمیان بۆ وتارەکە ئێستا ئێوە دانیشتوونە، خوای تەعالا نەیفەرموو بەس ولو أنهم سمعوا وفقهوا وفهموا، باسی ئەوە ناکە، سەرەڕای ئەوەی کەوا فەهمت بۆ وتارەکە دروست بوو بۆ ئەو مەوعیزەیە ئەو جا بڕۆی تەطبیقی کەی فەعلوا، خوای تەعالا باسی فعلەکات واتە بە عەمەل بیسەلمێنیت. ئەوەی کەوا جۆت لە وتار بوو ئەمانە ئێستا قسانی کە کردمان هەموو ئیقامە حوجەیە بەسەرتان براکانم، وا نەزانی هەر بۆ خوتبە بۆ هاتووە بۆ بەس دابنیشی وەڵام مامۆستا ماشەڵڵا خوتبەکەی عەیبی نییە، خوتبەکەی خۆشە، ئەوە نییە. ولو أنهم فعلوا ما يوعظون به أو موعظة دەبێت بفعل لما تقولون ما لا تفعلون. زۆر بەمانە لە وڵای کاکەم بەقەدەر مەلایەک و مامۆسایەکە زانم بەڵام فعل نابینین. فعل لەبا مینبەر مامۆستاڵێ با خێزانەکانتە ڕوتوقوت نەبێ بەڵام ئەچیتەوە خێزانەکەت هەر ڕوتوقوتە، دەڵێ با کوڕەکەت وا بێ، با چاکە کار بێ، با ئەهلی مزگەوت بێ، با خۆت ئەهلی تەقوا بیت، بەڵام کە دەرچووتە دەرەوە تەقوات نامێنێت، نابێ وابیت، نابێ وابیت. بۆیە لە ئاەتی تەفسیری إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئیمامی عومەرە فەرمێ چی؟ لم يروغوا روغان الثعلب، یعنی وەکو ڕێوی ئەملا ئەولا نەکەی، هەر ڕۆژی لەسەر پەتێک نەبی، ئەمڕۆ لە مزگەوت دەچووی بڕۆیتە ناو مەلهەکانەوە جا دابنیشی، ئەوجا لە ناو دەگ و ڕەقسایە، ئەوجا لە ناو شاییە بتبینی، ئەوجا لە حەفرەی سەری ساڵ مانگی ڕەمەزان ماشاءالله لە عیبادەت و خواپەرستی بووی، کە مانگی ڕەمەزان تەوا بوویتە قورئان نەما، نوێژ نەما، شەو نوێژ نەما، تەقوا نەما، خواپەرستی نەما، کەوا بووی ئەوە استیقامە نییە، ئەوە خۆ هەڵخەڵەتانە. لم يروغوا روغان الثعلب لا تخوض مع الخائضين، لەگەڵ جەهال و نەفامەکانە تۆ جاهل و نەفام مەبە، مەچۆ ناویان تێکەڵیان مەبە. والذين لا يشهدون الزور، تێکەڵی ئاهەنگ و بۆنەی شتی خراپ نابن. کەواتە استقامت بوون بەردەوامی بوون پێویستی بە عەمەلی صالحە. ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما. أو كاتته هداية دراوبي وسر رقاي راس وبرا كانم أويك أبيت بربس بو أويل رقاي راس لا ماندا وتوشي انحراف بيخلص كان بين دوشتي سلكية يكميان شبهاتا دوميان شهواتا. دڵی ئینسان ئەگەر وەکو ئەسفەنجێکی لێ بکات هەر کەسێک قسەی بۆ بکات جۆی لێ ڕابگرێت وەکو ئەسفەنجێک هەڵی مژێت ئەو کاتە بەڕاستی چاک و خراپ تێکەڵە بێ. نابێ ئینسان وابێ. ئەمڕۆ شوبهات و دوودڵی و گومانێ زۆر بڵاو بۆتەوە لە ناو خەڵکە، شوبهاتی مولحیدەکان بێدینەکان ئەهلی بیدع، ئەمانە ئینسان نابێ جۆڕاگر بێ بۆیان، بۆیە دەبێ ئاگادار بی شوبهات سەبارەت بە ئیسلام، گومان سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
بقرآن ببهاش بدوزق أم شبهاتانا ولا إنسانك كوا قمرابيت كابرا سيرك إيماني لاوازا لقل أوي جوي للشبهيك بو سبادت بإسلام وبيغمر إخوة واي لدي كسيشي منحرفي لدرجة كسبيني أكاتوا أو كاتا كسيشي بباوري لدرجة فقنا ما بدا بو نابي جورا بقري أو أنا بو أهل علم بجيب يلن رنقا كسيك لإيما لقوما آيك بخينشيت بەڵام خەڵکێکێ بدا لە بەحرێ مەلەوان بکە و نەخینچێت بۆیە ئەوانە بۆ ئەهلی علم بەجێبێڵن شوبهات زۆر خەتەرە براکانم و دەرگایەکی تر و فیتنەیەکی تر و چەکێکی تر کەوا بەدەستی شەیطانە فیتنەی شەهەواتە ئەم دەرگایەش زۆر خەتەرە شەهەوات ئینسان کە کەوتە ناو شەهەوات تووشی عەرق خواردنەوە دێت تووشی زینا دێت تووشی بەدڕەوشتی و شەڕواڵپیسی دێت ئەی چی شتێک ڕزگارمان هەکا شوبهات دەبێ موسەلەح بی بە علم ڕزگار دەکا لەوێ لە شوبهات بەڵام لەوێ شەهەواتش پێویست بە تەقوایە بۆ ڕزگارت بێت و لە هەمووشی خەتەرتر ئەوەیە کە تۆ موافقەی گاور و جوولەکە بکەیت خۆت بشبهێنی بە گاور و جوولەکە نابینن براکانم ڕۆژانە ئێمە بەلای کەمەوە 17 جار دەڵێن اهدنا الصراط المستقيم ئەی پەروەردگار هیدایەتمان دەی بۆ سەر ڕێگا ڕاستەکەی خۆت هیچ دوعایەک خوای پەروەردگار واجبی نەکردەوە لەسەرمان ئەم دوعایە نەبێت لە ناو نوێژایە ئەگەر بێت ئەم دوعایە نەکەی نوێژەکانمان بەتاڵە ئێمە ڕۆژانە دەڵێن اهدنا الصراط المستقيم ئەی پەروەردگار هیدایەتمان دەی بۆ سەر ڕێگای ڕاست كام صراط المستقيم صراط الذين أنعمت عليهم أو كوا نعمة بسرا رشد أي پروردگار من النبيين والصديقين والصالحين والشهداء وحسن أولئك رفيقا أو كوا پیغمبر لسريبوا صحابة لسريبوا شهيدان لسريبوا رازقويان لسريبون ياوشاكان لسريبون أو رقاي راسا كإنسان دبير بقرية تبلو لا ندى بو إخوة تعالى فرمون غير المغضوب عليهم دعابك روجانك تو نشت سر رقاي مغضوب عليهم كي كجولكيا جولك حقيا بيبو حقيا ناسي بلان بشتيان لحقك خاون علم بون الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم بلان وإن فريقا منهم يتولون الحق وهم يعلمون حقيا لابو حقيا دناسي بلان بشتيان لحقك بوين للنتيجة يا أخوي كرودقارش غضبي ليانجل فجعل منهم القردة والخنازير وعبد الطاغوت هركسي بعلموا بشيت سر رقاي غير رقاي إسلام وصراط المستقيم أو خواي پروردگار بدردي جولكا إبا غضبي ليانجل أقل لسر استقامت نبي لسر رقاي راس شقامك إسلام فرمي ولا الضالين أي پروردگار وما لنكي سر لشوا وما مكي قمرا ما مكي وكو شيء وكو نصارى أواني كوا بجهل ونفامي ودين داريتي أنا كر كواتا يسمع بوي كوا علم من هبط واروها لسر دينكي خواي پروردگار بردوام بين بو أوي أملا أولا نكينو روغان ثعلب من توج نبيه بلقو لسر راس شقامكي إسلام بردوام بين أو كات خواي پروردگار هداية ما ندار داواكم لخواي پروردگار بناو جوانكاني وصفات برزكاني يا ربي خوالي تفارينا ورحمة يبكي اللهم إنا آمنا فارزقنا الاستقامة اللهم إنا آمنا فارزقنا الاستقامة اللهم إنا آمنا فارزقنا الاستقامة اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك يا رب العالمين اللهم احسن ختامنا اللهم احسن ختامنا اللهم احسن ختامنا اللهم توفنا مسلمين وألحقنا بالصالحين اللهم اشف مرضانا ومرضى المسلمين يا رب العالمين اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يا رب العالمين يا رب إخوائي أوي وتمان أوي ككدمان لبيناتو يا رب العالمين بشي كسي تريتانا به آمين آمين والحمد لله رب العالمين قوموا إلى صلاتكم